ئەی پێشمەرگە ئەی پێشمەرگە ئەی کۆچ کرا و بە شیری پاوچی دایکی نیشتماون ئەی دەستە ژیرەی ئاوگرداونی شۆڕشی بڵێسە داوری کوردستان ئەی بورکاونی گر ئەی مەشخەڵ بەدەستی ڕێی کرداویەتی ئەی پۆڵاوی خۆڕاوگر و نەچەما و ئەی ڕەمزی ئاوزاویەتی ئەی پێشمەرگە ئەی جوانترین وشەی نێو 40 ساڵ خەباوتی قاوسملوو ئەی جوانترین وشەی نێو 40 ساڵ خەباوتی قاوسملوو تۆ پێشڕەوی تۆ ڕێبواوری ڕێی خەباوت و نەوەستاونی تۆ قاورەماونی نێو داوستاونە حەماوسێکاونی مێژوو ماونی تۆ هەڵوەدە و شوێن کەوتووی ڕێگەی سووری شەهیداونی تۆ بەرزی و لە بەرزیدا و لە حەوتەمین تەبەقی ئاسماونی ئەی پێشمەرگە تۆ پەپولەی و بە دەوری مۆمی ئازادیدا و گڕدەگری ئەی پێشمەرگە تۆ پەپولەی و بە دەوری مۆمی ئازادیدا و گڕدەگری تۆ ڕۆڵەی قاورەماونی کوردستانی تۆ ڕۆڵەی قاورەماونی کوردستانی